پاکێجی خێزانی لە فاستلینگ بێسنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکەت دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان، دنیای ئێمە پڕ لە نهێنی و هەر کات پێمان وابێت کە ئاشنا بووینە بە هەموو شتێک لە ناکاو لە ژیاندا شتی نوێ دەردەکەون کەوامان لێ دەکەن سەر لە نوێ بیر بکەینەوە. بەو پێی ئاژەڵەکان یەکێکن لەو بوونەوەرانی کە لەسەر ئەم هەسارێ لەگەڵ ئێمەدا هاو بەشن، هەروەها بەشێکی دانەبڕاون لە نهێنیەکان سەر ڕایناسینی هەزاران زۆری ئاژەڵ لە جیهاندا. بەڵام هەندێک ئاژەڵ هەیە کە بە دەگمەن دەردەکەون و هەندێکی تریش لە لێواری لە ناوچوندان و تەنانەت نازانین کە بوونیان ماوە یاخودنا. ئەمڕۆ کۆمەڵێک ئاژەڵی دەگمەنتان پیشان دەدەین لەم ڤیددیۆیەدا. بەڵام پێش ئەوەی بە تەواوەتی بچینە ناو ڤیددیۆکە لایکی ڤیددیۆکەمان لە بیر مەکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو و هەروەها سبسکرایبی کەناڵەکەش لە یاد مەکەن بۆ بینینی بابەتەکانی ترمان. یەکەم شێری ڕەش لەوانەیە وێنەی شێرە ڕەشەکە لە ئینتەرنێت بینی بێ، لەوانەیە هەندێک کەس پێیان سیر بێ بۆچی ئەم شێرە لە سروشدایان لە یەکێک لە کەناڵەکانی تایبەت بە فۆتۆگرافی ئاژەڵانی کێوی نابینین. وەڵامەکە ئەوەیە کە هیچ شێرێکی ڕەش بوونی نییە. ئەگەر پرسیار دەکەی دەربارەی ئەم وێنەیە کە لە ساڵی 2012 بڵاو کراوەتەوە، وەڵامەکەم ئەوەیە کە ئەمە تەنها سیناری و شانۆگەریەک بوو کە لەسەر ڕەنگی شێرەکەیە. هەمومان دەزانین کە بەرنامەکانی مۆنتاژکردنی وێنە و ڤیددیۆ گەیشتونەتە قۆناغێکی زۆر پێشکەوتوو. بەڕادەیەک فۆرمەکانی مرۆڤ دەگۆڕن، بۆیە گۆڕینی ڕەنگی شێرێک شتێکی زۆر سادە و ئاسانە. ڕاستی ئەم بابەتە ئەوەیە کە ئەم شێرە لە ناوچەی تامپافاتی لە باشووری ئەفریقیا دەژی کە ڕەنگی ڕاستەقینەشی سپیە. جگەلەوە شێری سپی زۆر کەمن و هۆکارەکەشی نائاساییەکی بۆ ماوەییە. هەروەها بەهۆی ڕاوکردنەوە ژمارەیان کەم بووتەوە. بۆیە ئەگەر لێرەدا باسی ئاژەڵێکی دەگمەن بکەین ئەوە شێری سپی دەبێت نەگڕەش. دووەم شروسی شێوە فیل. توێژەران پێیان وابوو کە ئەم ئاژەڵە بچووکە 50 ساڵ لەمەوبەر لەسەر ڕووی زەوی بوونی نەماوە. بەڵام 2000 شتێکی باش لەم جیهانە پڕ لە نهێنیەدا ڕوویدا. ئەم ئاژەڵە بچووکە لە ویلایەتی سۆماڵ دەرکەوت، وەک لە ڤیددیۆکەدا دیارە شێوەی لە مشکێکی بچووک دەچێت و بڕبڕی پشتی هەیە و شێوەی لوتی کەمێک لە شێوەی لوتی فیل دەچێت. شایانی باسە نەک تەنها یەک بەڵکو گروپێکی گەورەی ئەم زۆرە ئاژەڵە لە سۆماڵ دۆزرایەوە. ئەم ئاژەڵە بچووکە نازدارە دەتوانێت تا مەودای 20 میل لە کاتژمێرێکدا ڕابکە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئەم زۆرە ئاژەڵە ئەو هەموو ساڵە لەکوێ بوو. ئەگەر هەر زانیاریەکتان هەیە لە کۆمنتدا لەگەڵمان بەشی بکەن. جۆرێکی دەگمەن لە ئاسکی سپی لە سێنیکا لە ناوچەی سێنیکا لە نیویۆرک 10,600 دۆنم زەوی هەیە کە سیاز کراوە بە تەلی دڕکاوی و بەرزەکەی نزیکەی 8 پێیە. لەناو ئەو سیازەدا کۆمەڵێک لەم زۆرە هەبوو، بەڵام بەداخەوە بەهۆی بەرکەوتنی ئەم ئاسکانە بە جۆرێکی کۆن لە چەکی ئەتۆمی لە ناو سیازەکەدا لە ناوچوون، چونکە نەیانتوانی لەو زەویە دەربچن. هەروەها ڕەنگە سپیەکەیان دەگەڕێتەوە بۆ کاریگەری چەکی ئەتۆمی بە شێوەیە کە کاریگەری لەسەر هەندێکیان دروست کرد و دواتر ئەو ئاسکانە زود بوون و چەندین ئاسکی سپی تریان خستەوە تاوەکو ژمارەیان گەیشە 300 ئاسک. تەنانەت زەویە کشت و کاڵەکانی ئەوێش کاریگەری ئەو چەکانیان لەسەر بوو. ئەمەش هۆکارێکی تر بوو کە گۆڕانکاری لە زیناتی ئەو ئاسکانەش دروست کرد. چوارەم ئەلومپاتی باشووری. ئەم ئاژەڵە ساڵانێکی زۆر بەهۆی هەندێک نەخۆشی و هێرشی سەگ بۆ سەری دەیناڵان و کەمی مابوو بە تەواوەتی لە ناو بچێت. بەڵام گروپێکی ئەم ئاژەڵە کە نزیکەی 30 دانە دەبوون لە ساڵی 1900 لە کوینزیلاندی دەرکەوتن، بۆیە ژینگەی ئوستورالیا بڕیاریدا بیان پارێزێ بۆ ئەوی جارێکی تر ڕوبەڕووی لە ناوچوون نەبنەوە. پێنجەم سۆلا. ئایا پێشتر ئەم ئاژەڵە لە ئینتەرنێت بینیوە یاخودنا؟ بە ئەگەرێکی زۆرە وەڵامەکەت نەخێر دەبێت، چونکە یەکێکە لە دەگمەنترین ئاژەڵەکانی جیهان. تەنانەت زاناکانیش تەنها چەند جارێک دۆزیویانەتەوە، چونکە لە جیهانی کێویدا دەگمەنە. لە ساڵی 1992 زاناکان لە دارستانەکانی ڤێتنام کە لە سەرێکی شێوە سەیریان دۆزیەوە کە لە سەرەکەیان نەناسیەوە چونکە پێشتر سولایان نەبینی بوو، بەڵام دوای لێکۆڵینەوە بۆیان دەرکەوت کە ئەم کە لە سەرە هی سۆلایە. شێوەی ئەم ئاژەڵە زۆر لە ئاسک دەچێت. دوو قۆسی درێژی هەیە کە درێژەکەی دەگاتە 20 ئینچ. شایانی باسە بەداخەوە ئەمڕۆ ژمارەیان زۆر کەمە
و سەرڕای ئەوەش زیاتر ڕوبەڕووی لە ناوچوونیش دەبنەوە. شەشەم، پاکیتا ئاژەڵێکی دەریاییە کە لە جیهاندا تەنها دەدانە هەیە کە لە ساڵی 1950 بۆ یەکەم جار لە ناوچە دەریایەکانی دەوروبەری باکووری کەنداوی کالیفۆرنیا دۆزرایەوە. درێژەکەی نزیکی 5 پێیە بۆ بازنەیەکی ڕەش لە دەوری چاوی و بە هەمان شێوە دەمی دەبینین. ڕەنگی جەستەی دابش بووە لە نێوان خوڵەمێشی سووک و تۆخت. ئەم جۆرە پێی باشە لە ئاوە قوڵەکاندا مەلە بکە، بەڵام کاتێک بەلەمەکان دەبینێت دوور دەکەوێتەوە. ئەمەش بەهۆی ترسی لە بەلەمی ماسیگرە نایاسایەکان کە بوونەتە هۆی کەمبوونەوەی ئەم ئاژەڵە دەریاییە. ئێمەش هیوادارین دەست لە ڕاوکردنی ئەم ئاژەڵە دەریایە نایابە هەڵگرن. حوتەم، باڵندەی گرۆزی دەمامکدار. هەندێک باڵندە لە وەرزی جوودبووندا چەند جوڵەیەکی نام و ئەنجام دەدەن، ئەویش بۆ ڕاکێشانی هاوبەشێکی ژیان. بەڵام تا ئێستا باڵندەیەکمان نەبینیوە کە ئەم ژمارە زۆرە لە سەمای سەرسوڕهێنەر و نایاب بۆ ئەم مەبەستە ئەنجام بدە. لە ساڵی 1974 لە دەریاسی دابڕاو لە ناوچە دوورەدەستەکانی پاتاگۆنیا لەم جۆرە دۆزرایەوە. هەروەها هۆکاری سەرەکین بۆ دابەزینی ژمارەی مینکی ئەمریکی و ماسی کەوانەیی. مای دڵخۆشیە توانراوە کۆمەڵێک ڤیدیۆی ئەم باڵندە نایابە تۆمار بکرێت کە لە کاتی ئەنجامدانی سەماسەیرەکەیاندان. هەشتەم، ئارمادیلۆی زەبەلاح، یەکێکە لەو ئاژەڵانی کە سەریان لە زانایان شێوان دەبوو بەهۆی ئەوەی زۆر بە کەمی بەرچاو دەکەوتن. بەڵام دواتر زانایان کامێرەی نهێنیان بەکارهێنا بۆ کۆکردنەوەی زانیاری زیاتر لەسەر ئەم ئاژەڵە. لە ئەنجامدا بۆیان دەرکەوت کە ئەم ئاژەڵە زەوی هەڵدەکۆڵێ بۆ ئەوی ببێتە پەناگەی لە ڕۆژدا و شەوانە دەچێتە دەرەوە بۆ گەڕان بە دوای خۆراکدا. ئەمە ژواتە وەک زۆرێک لە ئاژەڵی شەوانە وایە. هەروەها درێژێکی 5 پێیە و هەندێکشیان دەگاتە 8 پێ. ئەوەی سەیرە کێشی ئەم ئاژەڵە دەگاتە 110 کیلۆ. هەروەها زیاتر لە کۆڵۆمبیا و ئیکوادۆر و بەرازیل و ئەرجەنتین و پێرۆ بەربڵاون. نۆیەم، زۆرێک لە گورگی نایاب. ئەوەی ئێستا دەیبینین گورگی هینان نییە، بەڵکو زۆرێکی ترە لە گورگ، بەڵام زۆر لە یەکتر دەچن. بەڵام ئەم زۆرە زیاتر شەرم لە سروش دەکا بۆ پێی دەرکەوتنیان پەیوەندی لەگەڵ مرۆڤەکاندا پێ باش نییە. وەیە دەگمەنە لە سروشدا بیبینی. هەرچەندە لە باشووری ڕۆژهەڵاتی ئەفریقیا دەژی، هەروەها ڕەنگە تەنها لە تاریکیدا چالاک بن وەک ئارمادیلۆ کە لە بڕگەی پێشودا باسمان کرد. ئەم گورگە وەک هەموو گورگەکانی تر ددانێتیژ و بەهێزی هەیە، بەڵام بۆ ڕاوکردنی ئاژەڵ بەکاری ناهێنێ، بەڵکو تەنها لەسەر مێرو دەژی. ئایا لەگەڵ من هاوڕای کە ئەم گورگە بە مانای وشە نازدارە؟ لە کۆمنت دەتوانن ڕای خۆتانمان بۆ بنووسن. دەیەم، ستریپ ترێک، لە ناوچە نزم و بچووک و گەرمەکانی باکووری ڕۆژهەڵاتی مەدەغەشقەر دەژین. درێژیان دەگاتە 6.8 ئینج و کێشیان لە 208 گرام زیاتر نییە و ناسینەوەیان زۆر ئاسانە. جەستەی ڕەنگی ڕەشە بە تێکەڵی لەگەڵ زەردیان قاوەیی، هەروەها سمێڵی ڕەشە و بڕبڕی پشتی نزیکە لە هەموو جەستەیەوە کە دەتوانێت وەک زۆرێک لە بەرگریکردن بەکاری بهێنێ. وەک هەندێک لە ئاژەڵەکانی دیکە لەگەڵ خێزانەکەی شەوانە چالاکن و لە ڕۆژدا خواردنی بنەڕەتیان کرمی زەویە، بەڵام ئەو هیچ ناڕەزایەتیەکی نییە لە خواردنی هەندێک لە بێربڕەکان. هەروەها وەرزی جوودبوونیان لە مانگی تشرینی یەکەمەوە دەست پێ دەکات و لە مانگی کانونی دووەمدا کۆتایی دێ. ئەوەی سەرنج ڕاکێشە ئەوەیە کە لە بری دەمی لە دڕکەکانی سەرجەستەیەوە دەنگ دروست دەکات. 11، مۆلەکەی لود ئەستێرە. هەرچەندە ئەم مۆلەکەیە مەترسی لە ناوچوونی لەسەر نییە و ژمارەیان تا ڕادەیەک جێگیرە، بەڵام بینینی ئەستەمە چونکە 1990 تەمەنی لە ژێر زەویدا بەسەر دەبا. زۆربەی مۆلەکان خاکی وشکیان پێ باشترە، بەڵام ئەم مۆلەکانە خاکی شێدار و قوڵای زەویان پێ باشترە، بۆیە شارەزایە لە نخومبوون لە ژێر ئاودا. هەروها قەبارەکەی نزیکی قەباری هامستەر دەبێت و لوتێکی سەیر و جیاوازی هەیە کە لە ئەستێرەیەک دەسێ. ئەمەش بۆتە هۆکاری ناونانی، بەڵام ئەم شێوە لوتەی بۆ ڕازاندنەوە نییە، بەڵکو وەک وەرگر کار دەکەن و هەزاران هەستی هەیە کە هەموو شتێک تۆمار دەکەن کە بەری دەکەوێت و دەتوانێت لە سرکەیەکدا دەست لە نزیکی 12 شت بدە. ئەم ئاژەڵە سەیرە لە ناو ئەمریکا لە ناوچەی دەریاچە گەورەکان دەژی و ئەگەری زۆر کەمە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بیبینیت و بتوانی وێنەیەک یان گرتە ڤیدیۆیەکی بگریت. 12، مارکۆر، وەک باس کراوە لە لێواری لە ناوچوون بوو بەهۆی ڕاوکردنەوە، بەڵام خۆشبەختانە دۆخەکە کۆنتڕۆڵ کرا و ڕاوکردنی ئەم ئاژەڵە بە تەواوەتی قەدەغە کرا. ئەم ئاژەڵە لە بەرزایی دارستانەکانی باکوور و ڕۆژئاوای پاکستان دەژی لە بەرزی 11500 پێ. ژمارەیان لە ئێستادا لە نێوان 2500 بۆ 3000 دەبێت کە بەسەر 20 ناوچەی پارێزراودا دابەشکراون. لە 4 زۆر پێک دێن کە لە شێوەی پۆدەکاندا لە یەکتری جیاوازن
کێشیان دەگاتە 242 پاوند و درێژیان 6 پێش دەبێت. هەروها مینەکەی ساڵانە 1 بێچوو یان 2 بێچوو دەخاتەوە. ئەگەر دەتەوێت چێژ لە بینینی ژمارەیەکی زۆر لە مارکۆر وەربگری کە پێشتر باسمان کرد، تەنها پێویستە بلیتێک بکڕی بە بڕی $18,000 بۆ زانیاری زیاتر ساڵانە 3 بلیت دەردەچێت و پارەکەی دەگەڕێتەوە بۆ ڕێکخراوە ناوخۆیەکە. 13 مارچ بۆ هەموو ئەو کەسانی کە خاوەنی پشیلێن و پێیان وایە وەک ئەم زۆرە ناوازەیە بەداخەوە پێت دەڵێم هەڵێیت، چونکە پێشتر ئەم بوونەوەرە جوانت نەبینیوە. سەیری شێوازی یەکگرتنی ڕەنگەکانی و قەبارەی بکە، دەبینی سەر ناوازەیە وەک هەر پشیلەیەکی دیکەی ماڵی. هەروەها لە دارستانە گەشاوەکانی دەوروبەری ئەمریکای باشوور و ناوەڕاستدا دەژی. جێگای داخەکە ئەم بوونەوەرانە سەرەتا بەهۆی ڕاوکردن و ئێستاش بەهۆی دارستان بڕین مەترسی لە ناوچوونیان لەسرە. کێشی مارز 8.8 پاوەندە و درێژیەکەی دەگاتە 301 ئینچ وەکلکی 20 ئینچ دەبێت. هەروەها هێزێکی باشی هەیە بۆ سەرکەوتن بەسەر درەخت و بازدان لە لقێکەوە بۆ لقێکی تر. هەروەها دەتوانن هەموو تەمەنیان لە نێو دارەکاندا بەسەر برن و ئاژەڵێکی شەوانەیە بۆیە زۆر بەکەمی لە ڕۆژدا دەبینرێت. 14 لینکسی کەنەدی. لینکسی کەنەدی لە شێوەدا جیاوازە لە لینکسی سوور. کەنەدیەکە پڕێکی ئەستوری هەیە و گوێزکەی سێگۆشەیە و سنتوێکڵێکی ڕەشی جوانی لەسەر ئەندامەکانی هەیە. هەروەها قاسی پشتەوەی درێژە کە یارمەتی دەدا لە گەشتکردن بە لێوارەکاندا. سەبارەت بە کێشەکەی دەگاتە 37 پاوند و درێژیەکەی 22 ئینچ دەبێت. هۆکاری نەبینینی ئەوەیە کە ئاژەڵێکی شەوانن، جگەلەوەی زۆر شەرمنیشن، بۆیە پێیان باشە لەبەر چاوەکان دوور بن. 15 ورسی سەلیوجیم. لە ناوەڕاستی سەدەی ڕابردووەوە کەس ئەم ورسەی نەبینیوە تا هەمووان پێیان وابوو لە ناوچووە، بەڵام شایانی باسە کە لە ساڵی 2018 گەشتیارێک ئەم ورسە و زەردە جوانەی لە نێوچیای ئاڵتای لە ڕووسیا بینی. بەمەش سەر لێ شێواویەکی زۆر لەم بابەتەدا ڕوویدا، بەو پێی هەندێک پیان وابوو ئەو ورسە ڕاستەقینە نییە. هاوکات زاناکان بڕیاریاندا بسنە ئەو شوێنی کە گەشتیارەکە بانگەشی ئەوە دەکا کە بینوێتی بۆ ئەوەی دڵنیا بنەوە لە بابەتەکە و هەروەها ئەنجامدانی لێکۆڵینەوەشی لەسەر بکەن. بەڵام ئەمجارە هیچ ڕاپۆرتێک نادەن لەسەر ئەوەی کە گەیشتونەتە دەر ئەنجام یاخودنا. بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئێوەش کام ئاژەڵ زیاتر سەرنجی ڕاکێشان دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. بە زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وەرە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆمان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەرشاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە $18,000 لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.